خۆشەویستان ڕەنگە ئێستا خۆتان بزانن کە کێ لە لامان ئامادەیە مادام من ئەم تاگە جوانم کردوتە سەرم ڕەنگە بزانن کە ئێستا لە کۆتا بورگەمانە و لە کۆتا بابەتمانە میوانداری خاتوونێکی دەستڕەنگینمان کردووە کە ئەو دەستڕەنگینی و لێهاتوویەکی زۆر باشی هەیە لە دروستکردنی ئەکسسوارات بە شێوازێکی گشتی و بە تایبەت ئەو ئەکسسواراتانی کە بۆ سەر جلی کوردی خانمان بەکارهێنن ئەویش خاتوو گوڵان بەختیارە کۆکو دەستڕەنگین بە خۆشحاڵی و ئەمڕۆ لەگەڵمانەیە خاتوو گوڵان سڵاو لێ زۆر زۆر بەخێر بێت بژی زۆر سپاسانەکەم سپاس بۆم هەلیکە پێتان بەخشیم بەخێر بێت سەر چاوان ماڵە گەورەکەی کورسات سپاسانەکەم و دەستان خۆش بێ زۆر بەخێر بێت سەر چاو جارە سەرەتا بام پێ بڵم کارەکانت زۆر جوانە دەستت خۆش بێت تەنسیقی ڕەنگەکانت زۆر جوانە ماندوو نەبی پێم بڵێ چەندێکە سەرقاڵی ئەم کاری ماوەی 2 مانگە بێت بەڵام ڕاستە 2 مانگە دەستم کردو بەم ئیشە بەڵام خولیای مناڵیم بووە حەزوو ئارۆزێکی مناڵیم هەبووە و بەڵام زۆر بە درەن دەستم کرد بەم ئیشە بەڵام ئێستاش لە من درەن نییە هێشتا هەرزووە بەڕاستی زۆر حەز لەم ئیشەیە باشە 2 مانگە دەست بەم کارە کردووە زۆر باشە خەر بە 2 مانگ توانی ئەو کارە زۆر جوانانە دروستکەی زۆر باشە هیچ کارێکت لەمانە هەیە هێناوە لەگەڵ خۆتا کە بۆ نمونە یەکەم کارت بێ دروستت کرد بێ ئێستا هێنابێتە باش ئەمە یەکەم کارمە بەڵێ یەکەم کارمە کە دەست پێ کردووە و زۆریش بەلامەوە جوانە زۆر خواستی لەسەرە دەست خۆش بێ من لەم کارانەی کاوا بینیم بەلانە وتم شیلانە کامەیە ئەو موضوع یەکسەر خۆشم شانم جا پێم وتی بۆ تێ موضوع شیلانە بزانیت هەر لە کۆنەوە کۆنەکان ڕاستە زۆر باشە من بۆی دایک خۆمێڵم یانی زۆر زۆر سپاس ئێتی ئەم موروێ بەس تۆ کارکردنی تۆ بەس لەسەر ملوانکە و کاری دەستی و ئەمانەیان شتی کرد دروستەکەی نا تەنها کاری جلی کوردی ئەکسسواراتەکانە بەعام باشە وە لە هەمان کاتیشا ئەبینین ئەم کارانە و هەندێک لە مورۆکان هەمووی یەک جۆر نییە چەند ڕەنگێکی جیاوازە تێکەڵم کردووە و گونجاندی من پێکەوە هەمووی خۆت هەمی خۆم بەڵێ بە هاوکاری دایکم و خوشکەکەم زۆر هاوکار من زۆر باشە دەستیان خۆش بمانوونە بن ئێستا زۆر مۆدلی ئەم جۆرە پشتێنانەیە اینجا لەگەڵ گوارە تەنسیقیەکەن ئەمە زۆر جوانە پێم بڵێ ئەمە چۆن بیرۆکەی ئەمانە لای تۆ دروست بوو بۆی کە ئەمە دروستکەی ئەمە گوارەش نییە گوارە نییە سەرفەکانە شتێکی ئەوەیە دروستم کردووە ڕاگری چۆنەڵێ ئەمەیە ڕای ئەگرێ بۆ پشتێنەکەی ئێتر وڵی زۆر چی بەکارهێناوە بۆ دروستکردنی فۆمە باشە فۆمە و پەتەکەیە و هەوڵم ماوە ئەو مروانە بە دەرزی و ینی خەریکی بوو ئەو منی پرسیاریەوە کەم وتم کاری چنینە یاخود هەردووکی تێکەڵە سەرکۆ هەردووکی تێکەڵە هەم بە چەسە پێوەی ئەنی هەم ئەبێ بیشی دووری بۆ ئەوەی کە خۆی بگرێ بە چاڵایەکی جیاواز دروستی کردو دەست خۆش بێ ئەمەیان گوارەیە بەڵێ ئەویان گوارەیە مایان گوارە زۆر جوانە دەستت خۆش بێ باسم لەوە کردوتم تەنسیقکردنی ڕەنگەکانت زۆر جوانە تۆ خاتوو گوڵان سوود لە چی وەرەگری بۆی کە ڕەنگەکان تێکەڵکەی تەنها فکرەیە باشە فکرێکە هەندێک جار یعنی یەم لە مشکی خۆمە ئەم دوو ڕەنگە تێکەڵ ئەەکەم تێکەڵی ئەەکەم و یەم دروستی ئەەکەم باشە یعنی ئەوە نیە بڵم تەنها پێیجێکە یان شتێک نا ینی مەبەست دەوەیە سێری شتێکی کە ناکەی لەسەر دروستیان هەمووی خۆت باشە ئێستا سەر کۆمبڵنگانە قسەژەکەی چەند جوان تێکەڵی کردن چەند جوانە بەیەکەوە دەستە خۆش بێ ئێستا کڵاویشە هێناوە لە خۆتە دوایش لانەگەر خاتوو گوڵانتی منیکەمە سەرمە تازۆ تا ئەو تاگەم کردوتە سەر پرسیاری ئەوە بکەین کە بۆ نمونە هەر لە کۆنەوە ینی ژنان لە کۆنا بە تایبەتی هەموو کاتێک کڵاویانە کردە سەریان بەڵام کۆمەڵێت تایبەتمەندی هەبوو ینی مردوموری خۆی هەبوو پیانەوە ڕاستە ئێتر ئێوە لەوانێ باشتر بزانن چی بوو ناوی چی بووە ئێستا تۆ چەند کار لەسەرەوەکەی طبعا ئەمە سێم ئیشمە ئەیکەم سێم ئیشمە ئەیکەم بەس من بە مۆدلی تازە کردومە وەکو پێشتر نەم کردووە چه جیاوازێکی هەیە چه جیاوازێکی پێشتر ئەم ڕوانە پێوە نەکراوە بەڕاستی ئەم نەقەمانی هیچ پێوە نەکراوە هەر عادەتەن تەنها چەند مورویەکە شیلانەیان پێوەکووریا خود لیرە ڕێزێک لیران پێوە کردو ڕێزە شیلانە تەنها ئەوە بووانی بەس جیاوازێکی ئێستامی من موروم پێوە کردو ئەم نەقەمانەشم پێوە کردووە بەڕاستێکینا وەکوین جیاوازی زۆر ئەمەی ئێستایە يكون نية يعني أمام شوازة طازة أم شوازة طازة منيش دفع بماما خمس سنين
نامش بكم السرقات بزام ئەمە شەستەکەم زۆر جوانە ئەمە یان چ جیاوازیەکی هەیە لەگەڵ کراوەکانی تراویستوتە چۆن ئەمە تایبەت بەڕاستی ئەوە دوێنێ دەستم کورە بە دروستکردن هەردووشی باشە چکە بەڕاستی کڵام حاضر نەبوو هاتم هێنام ئەمانە تەنها فکرێکم لێ وەرگرت سەرکۆچی باس لەگەڵ جلی کوردیا ئەمە جوان و زۆر بەڵام بە شتێکە کردەوە کار بەردەوام دەنگیگێتەوە دەنگی مروب بەلای منەوە زۆر ئارامکەرەوەیە چکە زۆرم حەز لەیە کە دەنگیت هەستەکەم یعنی مرتاح ئەبم پێی زۆر تایبەتە زۆر جوانە ئەمە قسە لەسەر ئەم کڵاوە بکەم زۆرتر ئەمە چەندێکە پێچۆ بۆی کە دروستیکەی مەقسەدت تێچۆکەیەتی یاخود کاتەکەی چەندە بەڕاستی ینی بە هەردووکیان سعادێک دەستم پێ کردە سعاد و شەتاوە بوو بە هەردووکی بۆچی ڕەنگی شینی کاڵە بەکارهێنا حەزم لێ بوو زۆر ڕەنگێکی جوانە زۆر کراوەیە و لەگەڵ زۆر جل بەکاریەت جلی سو زۆر جوانە لەگەڵی جلی ڕۆژ زۆر جوانە لەگەڵ یعنی لەگەڵ ڕەنگەکانە زۆر باشە هەموو کەرەسەکان لێرە لە بەردەستدایان لە شوێنی کەش بۆت هێنا لێرە لە بەردەستە زۆر باشە ئەمە هەمووی کارە بۆ خانمان زۆر جار بۆ مناڵانیش کارە کچی مناڵ کارە کردووە بۆ ئەوان مناڵم مای دوو مانگە دەستم پێ کردووە لە ڕێگەی ئۆنلاینەوە پیجم هەیە کەمترین جاریانی ئیشم هەبووە ینی شوێنێکی تایبەتی لە ماڵەوە کارەکەم باشە ئەمەش ئەمە تاوە ئەمەش ئێستا زۆر مۆدێڵێتی جاران حێل و مێخەگۆنیە هەر بە ڕەش و مور و شیلانە زۆر بەکارهێنراوە کۆن بەڵام لە ئێستا ئەم خاتونە دەستڕەنگینانەی وەکو بەڕێزت ئەم جۆرە جیاوازانەشیان دروست کردووە ئەی ئەمە چەنە کات پێویست بووە چی و چیوتیا بەکارهێناوە ئەم موروانە بە ئاسانی لە بازاڕەکانی مینا بە هەموو شاسەکان لە هەموو شوێنێک بەردەستە خاصەتەوە شوێنانی کە مورۆکانی لێ فرۆشن بنەوەکو یەکی قەیسەری نەقیب ئەو پرتەقاڵی و ڕەشون بەڵە ئەو سەوزەکان ئەو مینای پێڵێن ینی ئەمە چێڵام نامزای ئەو مینایە ئەمەش مینایە بڵێ پرتەقالەکەش و سەوزەکەش مینایە زۆر باشە بەرد نییە وانە بابا شوشەیە حێل و مێخەکلانە ئەو مێخەکەی بۆە پێوە بووە ئەوی کە بۆنیەت زۆر هینی پێڵن مێخەک بڵێ بەس ئەوە زۆرتر کون بەکاریان هێنا لە جاتی هەستەکەم لە جاتی بوون بەکاریان هێنابێ بەڕاستی خانمە کۆنەکان بڵێ کە بوونێکی زۆر تایبەتی هەیە باشە خات و گوڵان کارەکانت وەکو پێشتر باسم لێوە کرد زۆر جوانە زۆر تایبەتە وتت ماوەی 2 مانگە دەست کردووە بەم کارە دوکانت هەیە پیجت هەیە چۆن ئەم کارە جوانانت پیشانی خەڵکی بووی کە داوای کەم من دوکانم نییە لا نەخان لە ڕێگەی ئۆنلاینەوە پیجێکم هەیە ناوی چیە پیجەکە گوڵی دیزاین لە ڕێگەی ئەو پیجۆ شتەکانم دانم و بڵاوی ئەەکەمەوەی تەر خاتونێک ینی خواستی لەسەر بێ یاخود خۆی دیزاینەکەیم پێ بڵە بڵێن مشکڵە بۆ دروستکە بۆی دروستەکەم و ینی ئەگەر نەشتوانم هەوڵی بۆ ئەیەم چونکە حەزم لەیە ینی ئەو ئەگەشتێکی تازم فێرکە بەڕاستی خۆشتێکە بۆ من شەر نییە من هەر فکری خۆم بێت ئێستا خاتونیشە بۆ توێتی بەدڵی خۆت ئەم شتە بۆ دروستکە ڕەنگی جلەکی بۆ نردوم تی فلانە ڕەنگ و فلانە ڕەنگم هەیە من منیش هاتووم تێتی خۆ دیزاینێکی جوانم بۆ هەڵبژێرە خۆم بۆم هەڵبژاردەوە و بە شانازیشەوە ینی لەوەی گوتم و بەدڵیشی بووە زۆر باشە کاوەنە باش توانێت ڕەنگەکان تێکەڵکەیت و جوان درەوشێتەوە کارت لەسەر جل نەکردووە چێلی کوردی هێشتا نەخێر نەخێر ئەوچینێکی وردێ بێ بۆ چێلی کوردی ژەتانی کاری لەسەر ئینشاءالله ینی بەس جارانی 2 مانگە دەستم پێ کردووە جارێشتا ینی نەمتوانیوە دەستکەم بە ئیشی باشە گوڵان خان پێمان بڵێ چۆن ئەتەوێت کارەکانی تۆ جیاوازتر بێ و بۆ منە لە شوێنان کە خانمێکت بینی ئەم کارانەی پێوە بێ بزانی کە ئەو کارەکەی توێتێت چ جیاوازیەکی هەیە بە کارەکانی تۆ خاتولانە یەک شت ئاماژەی پێ بەم نابێت لە ڕەنگ ترسی ینی یەکەم شت کە من دەستم پێ کردووە ڕەنگە لانێت تۆ بۆ من ئەو دوو ڕەنگەم پێ جوان نەبێ بەڵام تۆ پێ جوان بێ بەس من هەموو ڕەنگەکان تێکەڵ ئەەکەم بەڕاستی سەری ئەم هەلومێخەکە زۆربەی ڕەنەکانم تێکەڵ کردووە ڕاستە مۆرێکی کاڵ سپی سەوس باشە و ئەمەش ڕەنگێکی هەناریە ئەگەر دیقەتی بێ لەگەڵ ئەمانەیە تەنسیقم کردووە ڕاستە ئەم ڕەنگە سپیان جیاواز وەکو ئەمان نییە ئەمە تقریبان شیریە هەرجلی کوردیش بە تایبەت خۆی بۆ جوانە کە ئەوە زۆر ڕەنگاڕەنگە ئەوەی جوانین کردوی جواب زۆر جوانە لە ڕەنگەکان ناترسم و
بەڕای من زۆربەی کەسێ لە ڕەنگە ترسێ بەڵام لە ڕنگ نەترسی شوێنێکی خۆ دیارە بێت جێ دەستە دیارە بێت باشقەتە بووە ئاوا بتەوێت ئەکسسواراتێک دروستکەی دوو ڕنگ تێکەڵکەی سێ ڕنگ تێکەڵکەی کە ئاوا خستێتە تەنیژێکەوە هەستکی ئەو دوو ڕەنگە زۆر جوانیە بێکەوتێک یابێتەوە دیسان دروست بێت حلومێخەک هەبووە شەجاتێک ماوەتوانە ڕەنگەکانی نەگونجاوە ئەوەی خێتە لە یەکتی دەستێکی زۆر زۆر جوان بێ بەڵام کە کڵاوەکەی و هەنشتی تری پێوە ئەکەیت بەڕاستی جوان دەڕناچە ئێمە جلەکانمان گوجانەوە بێکۆ مادام ڕەگەناسی زۆر جوانە پرسیاری ئەو بکەین زۆر جار من هەرچی ئەو خانمە بەڕێزانێک هێنێرە دەستڕانچێنە دایماڵم بۆ ئەوی کە زیاتر خەڵک بتناسێ ئەپی پشداری کۆمەڵێک لەو بۆ نمونە لە کورسات ئێمە زۆرجار لاانە هەمویان زۆریان هاوڕێمی خانمەکانیان ینی لەناو پارچی ئازادی بۆ نمونە هەوڵێن کارەکانیان نمایش بکەن یاخو لە بۆنەیەکی تایبەت تا لە سەرای سلەیمانی قەت بەشداری ئەوانە نەکردویان پەیوەندیان پێوە بکەیت بەڵێ من لە گروپێکم گروپی مامسەبیانە دەستخۆشی لە یەکەم زۆر سپاسیەکەم چونکە بەڕاستی ئەو منی بێرە ناسان ئەگینا من بەڕاستی نەمەتوانی بەمە ئێرە چونکە بەیان خەن منی ئێرە ینی منی ناسان بێرە بەڵێ لەگەڵ خاتوبیانە لە پێشانەکانە بەشداریمان کردووە دەستی ئەویش دیار و دەستی ئێمەش دیارە لە پێشانەکانە ئەو پێشەنگیانە ئەو فێستیڤاڵانی کە ئێوە بەشداری تیاکەن تا چەند گرۆتینی زیاترا بە ئێوە بۆی کە بەردەوام بن لە کارێک هاوڵاتیان خانمان تا چەند حەز بەم جۆرە کارانەکەن کە کارێکی دەستی بێت چونکە ڕەنگە زۆر کات بۆ ئەکسسوارات تۆ بچیتە بازاڕەکانیش دەستت کەوێ بۆ ئەکسسواراتێک بۆ جلی کوردی بتوانین بیکڕی بەڵام ئەمانەی ئێوە زۆر جیاوازترە لە چاوانی بازارە خانمان تا چەند حەز بەم کارانەکەن و لە فێستیڤاڵەکانە تا چەند ئەیکڕان ئەمانە لانەخان ئێستاوانی کە زۆر زۆر بەیان حەزیان لە جلی کوردی ئەوانە زیاتر سەریان خۆت سەر میشانە بەڕاستی هەیە ینی خاتون هەیە لانشتێکی ئاوا بەس بۆ سەرجلی مۆجا هەڵبگرێت باشانی بیکڕێ بەڵام خاتونیشمانەیە حلومەخەکانی بەدڵ بووە پێیجەکەی وەرگتووە کارتەکانمانی وەرگتووە لە ڕێگەی پێیجەکەوە ئەنی ئەوشتێککە خۆی حەزی لێ بۆ خواستی لەسەر بووە پێ بووی نردوین وتی ئەتوانی ئەمە بۆ بکەی ئەوە لە ڕێگەی ئەنی ئیسفادەمان لێ کردووە لەو ڕێگەیەوە زۆر زۆریش یانی داواکاریەکان زۆر جار ئەگەر داوای کرد بێت توێتی جلێکی لەم شێوەیە مێمە ڕەنگەکەی تۆ خۆ لەسەرەوە بۆ دروست کردووە ئەگەر حەزیشی لێ نەبوو بێت هەوڵم ماوە تێکم ماوەتوانێ بۆ دانەیەکترم بۆ دروست کردوە چکەزە خاتون هەیە تەزەها قەلق و واسواسە ئەلەن ئەم ڕەنگە لەگەڵ ڕەنگیان ناگونجان باشە خاتو گوڵان هیچ شتێکەیە لە ئەکسسواراتە زۆر شارەزاییتیان نەبێت لە ئێستا سەرقاڵی ئەو بیتر لە ڕێگەی ڤیددیۆی فێرکاری و بەیاخو لە هەر بابەتێک ترا بێ بچێت خۆت فێرکەیت و ئەو بابەتەش چنین لە چنینە لە چینە باش نیم هەوڵێ فێرمم بەڵام وردە وردا من دوو مانگە دەستم کردو بەم کارە ینی ناتوان بڵم خراپی خۆشم فێری ئەو بکەم بەڵام وردە هەوڵی بۆیە من ڕۆژانە کاتێک کە دیاری کردووە کە دەست بەم کارانە هەر کاتی حەزت کرد کارەکەی من دوو داوامەکەم بێجگە لە میشە ئەم لە سنتەرێکی شەکەم و ینی کاتێکی وام نییە ناڵم بەبوونی دایکم و خوشکەکەمەوە زۆر زۆر هاوکار من ئێتر ینی بڕاکەی من تا حلمەخەکێک دروستەکەم ملانکەیەکم بۆ دروستەکەن ئەمە جوانە زۆر باش ینی زۆر زۆر هاوکار من هەمووتان بێکەوە تاڵێن جوانترینەکان بێگومان پێشکەشکەن خاتو گوڵان لە داهاتوە بەنیاز دیت ئەم کارت گەورەتر بکەی فراوانتری بکەی بۆ منە ببێت بە براندێکی تایبەتی خۆت شوێنێکی تایبەت بە خۆتە بێت ئینشاءڵڵا بۆنە زۆر زۆر خۆشیشێکی تایبەت بە خۆتە بێ و پشت بە خۆت بەستی ئینشاءڵڵا لە پرۆژەمایە بەڵام چۆنەڵی خوێندەکەم جارێک زۆرتر گرنگترێکە ئەمە خوێندەکەم تەواوکەم اینجا ئەو کاتە بڕیار ئەم دوکانێ بگرم بە کرێ بێت یاخو بتوانم بیکڕم ئیشی تیا بکەم و چەند خانوویەکیش لەگەڵ خۆما ئیش بکەن زۆر خۆشترێکە ئێمەش ئومێ دەکەین خاتو گوڵان ئەم حێلومێخەکانی کە ئێستا بۆنە بەردەکانیان ڕەنگا و ڕەنگە ئەبێت مەرجە بۆ نمونە ئیتر کراسەکەت بێ کەواکەت بێ هێلەگەکەت بێ سەڵتەکەت بێ ئیلان ئەبێت ئەو ڕەنگە بێت اینجا تۆ بتوانی ئەو ڕەنگی بەردە هەڵبژێری یاخود نەخێت لەگەڵ هەموو جۆرێکە ئەتوانی بیگونجێنی ناشر نیە لانەخان ناڵێم ئەگە بەرجەکەی ئێسامی خۆم ئەگە بەرجەکەم لە جلەکان نەبێ هەوڵ ئەم موروەکان لە جلەکان بێ ئەتە مەرج نییە بەردەکە چڕانیە نانەخێر گرنگ ئەوەیە چۆن تەنسیقێکی موروەکان لەگەڵ جلەکانە شەر نییە
خێراتەوە هەر شەر نییە تۆ بۆ قاجلی کوردی یەک حێلومێخێک بڵێ ئەمە تەنها بۆ قاتێ توانین لەگەڵ چەند قاتێکتری شابەکاری ئێستا ئەم ڕەنگە لەگەڵ جلی کوردی زەردا بێت لەگەڵ پەمەیا بێت لەگەڵ ڕەشا بێت لەگەڵ ڕەشا زۆر جوانە ڕاستە یعنی لەگەڵ چەند کراسێک هاتوانی چەند تاقمێک بەلەبەریکەی زۆر باشە کۆمەڵێک مروش هەیە تۆزەیشیش بۆ پیاوام کەن تەسبیحیتوان دروستکەن وڵای ئێستا ئیشمنەوەیە نەکردووە ناڵێم جا لە کۆتاییە من لە سەرەتای پرۆگرامەکە ئەم تاگەم کردە سەرم بەڵام بیرم چوو قسەی لە سەرکەین تۆ جگە لەمانە لە تاگی شا کارت کردووە باشە لە تەسبیح کارت کردووە خات و گوڵان ئەمە یەکەم کارتە بیکە یاخود چەند جۆرە کارێکی تریشت کردو دیزانێک ترێ لەسەر تاک کردو چۆن یەکەم کارمە تاقیم کردەوە تەنها بزانم چۆن دەرئەچێ یەکەم کارمەوە تەنها بە چەسب پێمەوە ناوە ینی هێشتا بە دەرزی و ئەنی خەریکی نەبووم بەڵام زۆر جوان خۆی ڕاگرتە زۆر جوانە هیوادارم گرنگی زیاتر بەمەژێ چونکە ئێستا خانمانیش زۆر گرنگی بەم جۆرە تاگانە دەست و چاو مانجومان کرد سپاس بۆ ئەوەی کامڕۆ لامان ئامادە بوویت سپاسستان خۆش بێت و لەشتان ساغ بێ و مەمنونم دەستە خۆش سپاس بۆ هەموو ئەو خانمانی کایانەوێت کارەکانی خات و گوڵان ببینن لە پیج ئینستاگرام وایە بەناوی گوڵی دیزاین ئەتوانن ئەم کارانی خات و گوڵان لەویا ببین و داوای بکەن خۆتان دووبارە سپاس زۆر بەخێربەی دەست خۆش